بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست ماوەی حەوت ساڵە حکوومەتی هەرێمی کوردستان بەبێ هیچ پاساوێکی یاسایی پلە بەرزکردنەوەی فەرمانبەرانی ڕاژەی شارستانی ڕاگرتووە بەرپرسێکی حکوومەتیش هەماژەی بەوە کردووە لە ئێستادا لە بەرنامەیاندا نییە پلە بەرزکردنەوە دەست پێ بکەنەوە لە بەرنامە ئەمڕۆ سەرسەر ئەوە دەکەین بۆچی ماوەی حەوت ساڵە پلە بەرزکردنەوەی فەرمانبەرانی ڕاژەی شارستانی وەستاوە ئەو کاری چیە کە پلە بەرزکردنەوە بۆ فەرمانبەرانی سێ سەرۆکایەتێکە ئەنجومەنی دادوەری و هێزی ئەمنی و سەربازی دەستی پێکردەوە بەس بۆ فەرمانبەرانی مەدەنی دەستی پێنەکردو ئایا حکوومەتی پاساوێکی هەیە چی بکرێت بۆەوەی کە فشارێک بکرێت بەوەی کە پلە بەرزکردنەوە دەست پێ بکاتەوە لەگەڵ ڕێک لە بەڕێزان بێستون فایق پەرلەمانتاری پێشووی کوردستان لە ستۆدیۆ هەروەها لە هەولێرەوە حاکم عەباس هەمزە ماستەر لە یاسای تایبەت سەرسەرم پرسە دەکەین سوپاسی ئامادەبوونتان دەکەین کاک بێستون بەخێر بن سوپاس بۆ ئامادەبوونتان بە بۆچوونی بەڕێزت دوای حەوت ساڵ کە پلە بەرزکردنەوەی فەرمانبەران وەستاوە ئێستا حکوومەتی پاساوێکی کە دەستی پێ نەکاتەوە سەرۆکی ئەنجومەنی ڕاژەر لە حکوومەت هەرێم باسی لەوە کردووە کە لە ئێستادا لە بەرنامەیاندا نییە پلە بەرزکردنەوە دەست پێ بکەنەوە سڵاو بۆ بینەرانەوە بۆ بەڕێزیشتان و بۆ میوانە بەڕێزەکەش لە ڕاستیدا پلە بەرزکردنەوە یان ئەوەی کە پێی ئەوترێت تەرفیع حەقێکی وەزیفی هەموو ئەو فەرمانبەرانەیە کە لە سلکە جیاوازەکانی بەڕێوەبردن و ئیدارەدانی هەر نیزامێکی کارگێڕی و بەڕێوەبردنە کارەکەن میانی بەپێی ساڵی خزمەت و بەپێی ئەو چوارچێوە قانونیەی کە بەپێی ڕێکارە وەزیفیەکان دانراوە فەرمانبەران حەقی خۆیانە ساڵانەیان چەند ساڵ جارێک بەپێی وەکووتم وەزیفە جیاوازەکان تەڵان سەربازی و مەدەنی و ئەوانە هینی جیاوازیان هەیە ئەبێ پلەکانیان بەرز بکرێتەوە ئەمە جگە لەوەی کە ڕێزگرتنێکە لە خزمەت و لە پێگە وەزیفەکەی ئەو کە خزمەتەکەی ئەزمونێکی زیاتری پێبەخشێ بۆیە پلەیەک لە پسپۆڕەکەی بەرزە بێتەوە لە پلەبەندی ئیداریەکەی بەرزە بێتەوە و ئەمەش حاڵەتی دەرونی و حاڵەتێکی ئەوتۆ بۆ فەرمانبەر و بۆ ئەو کەسە دروستەکە کە خاوەن وەزیفەکەیە جگە لەوەش ئەمە لە ڕووی مادیشەوە ئەبێ ئەو موچەیە یان ئەو دەرماڵەیە کە پێی ئەدرێ بەپی ئەو پلەبەندیە جارێکتر بەرز بکرێتەوە واتەمە دوو جار پێشێلکردنە دەرحەق بە حەقی ئەو فەرمانبەرەیان ئەو کارمەندەی کە لە سلکە جیاوازەکانی بەڕێوەبردنە ئیشەکەن وەکووتمان حەقێکی ئەوەی کە لە ڕووی مادیەوە ئیلتیزامێکی مادیە کەوێتە سەر دەسەڵات کە ئەبێ لەگەڵ هەموو ساڵێکە بەپی ئەو ڕێژانە ئیزافەیەک بۆ سەر موچەکەی بکرێ باش بەس هیچ پاساوێکی لە وەزیفەکەشی بەرزە بێتەوە هیچ پاساوێکی یاسایی و دارایی ژێستا هەیە نییە لە ڕاستیە خۆی پێشتریژەوە مخالفەی قانون بووە کە کراوە تۆ فەرمانبەرێکەدا مەزری عەقدێکی هەیە لەگەڵ حکوومەتە چۆن کە ئەو ناچێت بۆ دەوامەکەی مەسەلەن کە چۆن ئەرکەکەی سەرشانی بەباشی جێبەجێنەکە حکوومەت حەق بەخۆی ئەدا عقوبەی بە مەسەلەن قەتەڕاتبی بکات لە پلەکەی داوەزێنێ ئێکە وەزیفەی سەرشانی بەباشی و بەبێ کەم و کورتی و بەبێ ئەو هینانە جێبەجێەکە لە بەرامبەر حەقی حکوومەتیشە ینی واجبی حکوومەتیشە نەک حەق ئەبێ تەدریجی پلەبەندیەکەی بۆ بەرز بکاتەوە و موچەکەشی بۆ بخاتە سەری بۆیە ئەوەی کە هەیە لە هەرێمی کوردستان بێگومان 100% پێچەوانەی بنەماکانی حەقی وەزیفیە دەرحەق بە فەرمانبەران پێچەوانەی و قانونانەشەکە ئیشی وەزیفیان ڕێکخستووە ینی ئەی لە ڕووی داراییشەوە کە ئێستا دۆخی دارایی هەرێم زۆر باش بووە 5 مانگە نەوت لە ڕووی لەسەر $100 پاساوە داراییەکەش ماوە کە پێشتر لە 2016 کە وەستانیان وتیان نرخی نەوت دابەزیوە و داهات بێگومان من بۆ خۆم پاساوی داراییش نبینم لە ڕاستیە چکە بەشێک لە سلکەکان بۆیان کراوە ئێستا تقریبان سەربازیەکان بەشی زۆریان لە وەزارەتی ناوخۆ و پێشمەرگە پلە سەربازیەکانیان بۆ تعدیل کراوە بەڵام ئیتر وردە حەقی فەرمانبەرانی سلکی مەدەنیشە لە ڕاستیە و من بۆ خۆم هیچ مبەڕڕێکی مالی نبینم کە باری سەرشانی حکوومەت قورس بکانە بەعکسەوە و مبەڕڕی قانونیش بێگومانە پێچەوانەشە لە ڕاست ناوی دەنێت چی کە وڵی تر ئەمە کوردستانە هەرێمی کوردستانەوە هەموو شتێکی تاجێ بێتەوە کاک حەکیم جەناب بەرزانی باش سوپاس دەکەم دێمەوڵات کاک حاکم سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێزشت دەمەوێت لە ڕووی یاساییەوە بۆچوونی بەڕێز بزانین سەبارەت بە ڕاگرتنی پلە بەرزکردنەوەی فەرمانبەران کە لە 2016ەوە وەستاوە و تا ئێستا دەستی پێ نەکردەوە بە تایبەت بۆ فەرمانبەرانی مەدەنی ئەمە لە ڕووی یاساییەوە چۆنە؟
بەڵێ سڵاو لەوێ کاک حەکیم سڵاو لە میوانە بە ڕێزەکەت و لە بینێرانی خۆشەویست سەبارەت بە پلەبەرزکردنەوە یان ئەسڵەن پێش ئەوە ڕاگرتن و ڕاتب و بڕینی ڕاتب و بە هەر ناوێکەوە بێ بە ناوی بڕینە بە ناوی پاشەکەوتە یا بە هەر ناوێکی دیکە بێ هیچ مبررێک هیچ سەنەدێکی قانونی نییە هیچ سەنەدێکی قانونی نییە هەندێک حاڵات هەیە هەندێک نظام هەیە لە قانوندا پێوتەیە نظام العام نظام العام يعني چی يعني ئەو قانونانەی ئەو یاسایانەی کە لا يجوز الاتفاق على مخالفته بە هیچ شێوەیەک تەنانەت قانونیش هەندێک حاڵات هەیە هەندێک حقوق هەیە تەنانەت قانونیش ناتوانێت مەسی پێ بکە لەناو ئەوانەدا ئەو حق و حقوقانەیە کە لە قانونی خدمەی مەدەنی بۆ موظفین دیاریکراوە لە حقوق و لە واجبات کە بۆیان دیاریکراوە مەسەلەن نمونەیەکت بۆ بێنمەوە ڕئیسی دائیرە وەزیر حکوومەت دەتوانێت تعلیمات و ئەوامر دەرکا کە تعدیلی دەوام کە کەمی کە زیادی کە لە کاتی گەرما لە کاتی ڕەمەزان لەو حاڵەتاندا بەڵام بە هیچ شێوەیەک بۆی نییە هیچ کەس بۆی نییە سەعاتەکانی کارکردن لە 8 ساعات کەمتر کاتە ئەو پێوتری نظام العام سەبارەت بە ڕاتب مەسەلەن بە ڕاتب ئەوە نظامی عامە قانون دیاری کردووە ڕاتبی موظفی ڕاتبێکی یعنی بەدیهیە و بە هیچ شێوەیەک بۆ هیچ کەسێک نییە مەسی پێ بکە کەمی بکە دەستکاری بکە بیبڕێ بە هەر ناوێکەوە بێ ناکرێ دەستکاری ڕاتبی موظفین بکرێ لەگەڵ ئەوەشدا بێجگە لەو ڕاتبە کە حەقێکە لە حقوقەکانی موظف و سابتەون لە نظامی عامە هەر بەو شێوەیە بەرزکردنەوە ئەوەی کە پێوترێ عەلاوە و تەرفیعات لە قانونی خدمەی مەدەنی ئەوانەش حەقێکن لە حقوقەکانی حەقێکی سابتن لە حەقەکانی هەر موظفێکی دائیمی موظفی دائیمی یعنی چی یعنی ئەو موظفەی لەسەر میلاکی دائیم لەگەڵ دامەزراوە بەو شەرت و شروتانەی کە لە قانوندا هاتووە ئەوە حەق و حقوقی بەسەر حکومەتەوەیە و مقابل واجبیشی لەسەرە اینجا ئەوانە دەستکاریکردنی ئەو دوو مەسەلەیە کە بۆی زیاد ینی پەلوپۆ نەهاوێ بەرنامەکەمان و نەڕێن بەم لە بەلایەکی فراوانتردا لەبارەی وەرگرتنی ڕاتبەکە و لەبارەی عەلاوە و تەرفیعات حکوومەت بە هیچ شێوەیەک بۆی نییە دەستکاریکە بە هیچ شێوەیەک بۆی نییە دەستکاریکەوە نظامی عامەوە لە بە هەر بیانوێکی بێ باشە ئەدی ئەگەر ئێستا یەکێک دەپرسێ دەڵێ ئەگەر حکوومەت تووشی قەیرانێکی بوو حکوومەت تووشی کارەساتێکی تەبیعی بوو حالەتێکی تاری ئەوەکو ئێستاکە حکوومەت دەڵێ پارەمان نیە و ڕاتمان پێ نادرێ ئەوانە چارچیە ئەو مەشکلەیە چۆن حەل دەکرێ ڕاتبی پێ نادرێ حکوومەت میزانەی نییە پارەی نییە لەو حاڵەتەیدا ئەو نقطە زۆر گرنگە لەو حاڵەتەشدا حکوومەت بە هیچ شێوەیەک بۆی نییە دەستکاری ڕاتبی موظفیم کە بەڵکو ئەو دەستکاریکردنە ئەو حەلکردنە دۆزینەوەی حەلێک بۆ ئەو مەسلەیەی کە حالەتێکی تاری ئەو بەسەردا هاتەوە موەقەتە دەبێ پەرلەمان بکە یعنی بە قانون بکرێ بە معنایەکی دیکە ئێستا قانونێک هەیە حەق و حقوقێک هەیە لە قانونی خدمەی مەدەنی سابتە و مسۆگەرە بۆ موظف حکوومەت دەتوانێت قەرار دەرکە حکوومەت ناتوانێت تەشریع دەرکە قەراری ئیداری دەردەکە حکوومەت بە قەرارێک ناتوانێت ئەو قانونەی تعدیل کاتەوە ناتوانێت بیگۆڕێ ناتوانێت زیادی کە ناتوانانی کەمکە ناتوانێت بە هیچ شێوەیەک بەلای دەستکاریکە دەبێ بە تەشریع بێ ئەگەر قەرارە حەلێک بۆ ئەو حالە تاریئەی بدۆزرێتەوە دەبێت بە تەشریع بێ بە قانون بێ بەمانە یعنی دەبێت لە پەرلەمان قانونێک دەرچێت تەشریعێک دەرچێ حەلێک بۆ ئەو مەسلەی بدۆزێتەوە ئەویش بە شەرتێک مخالفەی نظامی عام نەبێ بەمانای حەق و حقوقی موظفی تێدا محافەزە بکری ئەوەی کە بۆی دیاریکراوە کەم نەکرێتەوە باشە بەس کاک حاکم ئەوەی کە بەڕێز دەڵێ نە پاشەکەوتی موچە نە لێبڕینەکە نە دواخستنەکەی جیاسەیەک نەبوو لە پەرلەمان ئەوە
حکومت خۆی ئەم بڕیایەدا بۆ پلە بەرزکردنەوەش بە هەمان شێوە پەرلەمان بەریانەدا و حکومت ڕایگرتووە بەڕێز دەمە ناودنەی چی؟ ئەوە ناودنێ مخالفەیەکی سەریح و واضحی قانون و هەموو قانونەکان لە قانونێک و دوو قانون دەستور لە دەستور ئەو حقوقانە سابتە لە قانونی خدمەی مەدەنی سابتە لە قانونی تەقاعد موحد سابتە لە هەموو بەشی زۆری قانونەکانی بەرکار و ئەوانەی کە تعدیلاتەکانیان ئەو حقوقانە سابتن ئەوەش کە دەکرێت مخالفەیەکی سەریح و واضحی قانونە معالەجە حکومت عزری نییە حکومت عزرێکی بەدەستەوە نییە بڵێ ئێمە زروفمان ناسکە پارەمان نییە میزانیەمان سفرە ناتوانین ڕاتبی بدەین ناتوانین عەلاوە تەرفیعات بکەین بۆ خەڵکی ئەگەر بێوێ قانونی بێ دەبێ بڕوا بۆ تەشریع بڕوا بۆ پەرلەمان و پەرلەمان معالەجەی ئەو حاڵەتەی بکە بە قانونێک هەر بە قانون ئیلا بە قانون دەکرێت چونکە قانون بە قانون دەستکاری دەکرێت قانون بە قەراراتی ئیداری دەستکاری ناکرێت ئێستا کە نەکراوە مخالفەیەکی سەریح و واضحە و محکمەی ئیداری و محکمەی دەستوری و ئەوانە هەموو ئەو ئەگەر موظف پەنای بۆ بەرێ بۆ محکمەی دەستوری بێ یا محکمەی ئیداری بێ ئەوە حکومت مقەسیرە ئەو حقوقانە بۆ موظفی سابتەوە غەدرێکی گەورەیە هەرچەند کاتی خۆی حکومت حیلە شەرعیەشیان کرد لە زیاتی ئەوەی لێی ببڕن پارەکەی ببڕن على ئەساس لۆفەیەکیان بە دەوری قانوندا کردەوە ناویان ناپاشەکەوت چونکە لیان متأکد بوون کە بە پێی قانون ناتوانن ئەو ڕاتبەی ببڕن چونکە بە قەرار ناتوانێت قانون تعدیل بکرێ ناویان ناپاشەکەوت على ئەساسەوە مخالفی قانون نییە و دوای دانادرێتەوە قەرزە و ئەلەو بابەتانە بەڵام ئەوەش ڕاز نییە ئەوەش مخالفی قانونە چونکە وەختێک کە تۆ هاوڵاتیەک قەرز دەدا بە کەسێکی دیکە یان پارەکەی کە هەیەی لای کەسێکی دیکە پاشەکەوتی دەکا ئەوە عەقدی پێدەگوترێ عەقد یعنی ئیجاب و قبول دەبێ هەردوو تەرەفەکە ڕازی بن بەو عەقدەی کە لەو بینەیدا هاتەوە پێدەوترێ عەقدی پاشەکەوت پێدەوترێ عەقدی کۆکردنەوە هەر عەقدێکی قەرز هەر شتێکی دیکەی پێدەگوترێ ناکرێ حکومت پارەی خەڵکی ببڕێ و بڵێەوە قەرزە لە لامان قەرز عەقدە دەبێت لە بینی دوو تەرەفدا بێ لە بینی دائین و مەدیندا هەبێ و دەبێت هەردووشیان بەو عەقدەی ڕازی بن ئەگەر ئەو عەقدە لەگەڵ هاوڵاتی لەگەڵ موظف لەگەڵ هەر کەسێکی دیکە بەو شێوەیە بێ هەردوو تەرەف ڕازی بن و ئیمزای بکەن و ڕازی بن ئەوە دەمانتوانی بڵێن ینی سەنەدێکی قانونی سەنەدێکی شەرعی هەیە ئەمما ئێستا هیچی نییە باشەکە حاکم دوای دێمە وڵات ئەوانەی کە زەرمەندن ئاگەر سکاڵە تۆمار بکەن ئەوەی کە پلە بەرزکردنەوە وەستا 7 ساڵە یاخودەوەی کە پاشەکەوتی پارەی لای حکوومەتە ئایا دەتوانرێت وەری بگرێتەوە دێمە وڵات کەک بێستون سەبارەت بە ئەم جیاوازیکردنە لە نێوان فەرمانبەرە هەر چەند شتێکی باشەوەی سێ سەرۆکایەتێکە و ئەمنی ئەوان دەستی پێکرێتەوە بەس بۆ تەنها فەرمانبەرانی ڕاژی ئەوانەی کە مەدەنی ئەوان دەست پێ ناکاتەوە وەکوتمان حەقی هەموو فەرمانبەرانە بەبێت جیاوازی لە هەموو سلکە جیاوازەکانەوە لە هەموو موقعەکانیشە سلکەکان بەسمەوەیە کە مەدەنی و سەربازی و موقعەکانیش سەرۆکایەتی بێیان سەرۆکایەتی نەبێ دایرەیەکی خوارەوە بێ هەموو هەر لە نەتیجە فەرمانبەرن و واجبێکیان لەسەر شانە لە بەرامبەری شا سوڵتە دەسەڵات ئەوەی کە نیزامەکە بەڕێوە ئەبا واجبێکی تری بەرامبەر ئەو ینی حەقێکی لەسەر و پێویستە بیدا یەکێک لەو حەقانە ئەوەیە کە وەکوتمان مۆزوعی پلەبەندی وەزیفی و زیادکردنی موچەکەیە بە پێی ساڵانی خزمەت کە ئەمانە ڕاگیراوە بێگومان ئەو جیاوازی شتێکی خراپە ینی بۆ سلکە ئەمنیەکان لە کاتێکە مەسەرەن هی سلکە ئەمنیەکان لە ڕووی مادیەوە تقریبا ئەوەی کە من ئەزانم ئیلتیزامی زیاترە خاتە سەرشانی حکوومەت ئەگەر مقارنەی پێ بە ینی مۆزەفێکی مەدەنی و مۆزەفێکی سلکی سەربازی تەوانەوەی سەربازیەکە زیاترە بەڵام ئەم جیاوازیە نابێ بکرێ و ئەوەی سەربازیەکە شتێکی باشە چونکە خۆ ئەفسەرێکیش لە نەتیجەیە سەربازێکیش ئەوانەی کە لە ناو خۆیان لە پێشمەرگەیان لە شوێنەکانی تر ئیشەکان حەقی خۆیان ئەوانیشە بێ بە پێی ساڵانە ئەو پلەیان بۆ بەرز بکرێتەوە ئەمە شتێکی باشە بەڵام لە بەرامبەری شاوکوتمان مەدەنیەکانی ژیانی خۆ هەمان حەقیان هەیە باشە
بەس پەرلەمان کەیت یاخود دەبێت چی بکرێ بۆی فشار دروست بکرێ بۆی کۆتایی پێ بهێنرێ کە بە ڕێزت بە زۆڵم ناوت برد کە ڕایان گرتووە 7 ساڵە ئەم پلە بەرزکردنەوەی وڵی کێ فشار بکایانی خۆ لە ڕاستیا فشار بۆ خۆی لە کوردستانی ئێمەیە ڕۆڵێکی ئەوتۆی نییە ینی ئەو مؤسسانەی کە قەرارە فشار بکەن و یعنی محاسبەش بکەن بە دەرەجە یەک پەرلەمان ینی بخۆی پەرلەمان ئەزانین مؤسسەی پەرلەمانی لە کوردستانە ڕۆڵی و دەسەڵاتی و توانای لەکوایە و پێویستیشی بە تەشریع نییە خۆ هەموو ئەمانە بە تەشریع ڕێک خراون پێشتر ینی قانونیان هەیە و نظامەکە واضحە ئەوەی کراوە کە مخالفەیەکی قانونیە لە ڕاستیە پەرلەمان ناتوانێت محاسبەی حکوومەت بکە و شوێنی تریش نییە بۆیە من بخۆم پێم وایە فشارکردن فەرمانبەرەکانیش ناتوان خۆیان فشارێک وڵی خۆ ئەبێ بکرێت لە ڕاستیایەکی تر لەو مشکلانی کە لە وڵاتی ئێمە هەیە بە هەمومان بەیەکەوە داواکردنی ماف لە کوردستان چ لە هاوڵاتی لە ئەو خەدەماتە گشتیانی کە مافی هاوڵاتی و پێویستە لەسەر سوڵتە بۆی دابین و کە مەسەلەن یعنی کەم خەڵک داواکە و فەرمانبەریش داوای حەقی خۆی ناکە مەسەلەن هەموو فەرمانبەرێک لە هەر سلکێکی جیاوازە بە مەبلەغی زۆر بە ماوەی چەند ساڵێکە موچەی پاشەکەت کوراوە لای حکوومەت مەسەلەن ئەی خۆ ئێمە کەمترین خۆپشاندانی فەرمانبەرانە بینین کە داوای ئەو موچانە بکەن یانی بۆیە فشار هەم نییە و ئەگەر هەش بێ من بۆ خۆم پێم وایە هیچ ڕۆڵێکی نابێت ئەگەر سەرتاسەری نەبێ یعنی هەمە بێ سەرتاسەری بێ و هەم ئەبێ یعنی بەردەوام بێ و هەم ئەبێ لە ڕاستیە هێزێکی سیاسی ئۆپۆزیسیۆن لانی کەم مەسەلەن ئەگەر خاوەنددارێتیشی نەکا خۆ بێ پشتیوانی بێ باش ئەوانە نین ینی هیچی لەگەنا فشار بۆ خۆی لە زۆر شوێنی دنیا ئەم جۆرە فشارە دەستنە سەر پەرلەمان ینی ئەو فشارانە تەسیری هەیە من بخۆم پێم وایە ئەگەر ئەو ملیۆن و ئەوەندە هزار موچەخۆری لە کوردستانە بەیەکەوە داوای حەقی خۆیان بکردایە چەند ساڵێکە ڕەنگە دۆخەکەت شتێکی تر بووە ینی تۆ بێنە لە پێش چای خۆت ملیۆنێک و 250,000 کەس لە کوردستانەمان بگرێ و دایرەکانی دەوڵەت پەکی بکوێ و خەڵک بچێتە سەر شەقام و ینی خۆپشاندان بکرێ ڕەنگە ئەمە دۆخێکی تر دروست بکە بەڵام ئەمە چۆن ئەکرێ کەی بکرێ کێ بیکە یعنی ئەوانە تەفاسیلی زۆر دوور و درێژی هەیە باش بەڵام من بۆ خۆم فشاریش پێم وانێت تەسیری هەبێ بەڵێ باش بەزۆکو بەهای بڵین ئەو موچەیەکی ئێستا موچەخۆر وەری دەگرێت کە موچەکەی لێ پاشەکەوت کراوە پلە بەرزکردنەوە نییە لەگەڵ ئەو بارودۆخە دەگونجی ئێستا ئەوە نرخی بانزینە سوتەمەنی زیاد کراوە ئەوە پێشتر لە ماوەی ساڵی ڕابردوو بەهای دۆلار بەرزکراوە لە ساڵی 23 دیسان بەهای پارەکە هاتە خوارەوە گرانی هەیە لە بازار وێڕاوی کە موچە لە کاتی خۆیدا نادرێ ینی ئەوە هەیە ناوسنگێکی زۆر نییە لە بینی ئەو موچەی کە دەدرێ و لەگەڵ بازار و پێوەرە ئابوووریەکانەوانی کە خەڵکی متەخەسیسی ئەو مەجالن و ئێمە لێمان بیستون ئەوەیە کە دیاریکردنی نسبەتی موچە چ لە کەرتی تایبەت و لە کەرتی عامیش لە ڕاستیە پشت بە کۆمەڵێک پێوەر ئەبەستێ کۆمەڵێک ستانداردی هەیە لە بەپێی خۆبەرایی مەجای اقتصادی یەکێکیان ئەوەیە دۆخی ئابووری وڵاتەکە و نرخی کەلوپەل و ئەو شتومەک و پێویستیانەی کە فەردێک لە مجتەمەعەکەیە پێویستێتی لە هەندێک جارە ئەڵێ ئەبێ ڕەچاوی دۆخ و گوزەرانی هەندێک وڵاتی دەوروبەریش بکرێ لانی کەم بە نمونە وەربگیرێ ئایا دۆخی وڵاتەکە لەوێ چۆنەوە هاوڵاتیەک لەوە وڵاتە چەندی پێویستەوە لە بەرامبەر حەقی کار چەند وەرئەگرێ ئەمانەش لە هەندێکی ناوەرئەگیرێن بەڵام عمومەن نرخی کەلوپەل ئەو پێویستیانەی کە فەردێک لە مجتەمەعەکەیە پێویستێتی بۆ ژیان نرخەکانیان چ لە خۆراکەوە بێت چ لە پێداویستیەکانی گواستنەوە بێت چ لە پێداویستیەکانی تەوان سوتەمەنی بەشەکە لە گواستنەوە چ لە پێداویستیەکانی تری تەندروستیەوە بێت چ لەو پێداویستیە لاوکیانەی ترەوە بێت کە لە مجتەمەع بۆ هەر فەرد و عایلەیەک پێویستن ئەمانە وەرئەگیرێ بەرمەبنای ئەوە موچە دیاری ئەکرێ و تهدید ئەکرێ تۆ لە پاشەکەوتەکە گەڕێکە چەند ساڵێک حکوومەت موچەکەی بۆ نیوە کەمتریان زیاتر کەم کردەوە لە کوردستان موچە ئەسڵێکەش لە ڕاستیا من بخۆم پێم وایە پێویستی بە پیاچوونەوە هەیە و ئەبێجارێکی تر بەپی ستانداردە نێودەوڵەتیەکان و بەپی ئەو دابشکاریەی کە خۆبەرای مەجای اقتصاد ئەیکەن بگونجێنرێ لەگەڵ دۆخی ئابووری ناوخۆ هەرێمی کوردستانە مەسەڵەن لترێک بنزین کە ئەچێتە دۆلارێک ئاخر خۆ لە ئەوروپا کاتێک لتری بنزین دۆلارێکە
ئایا هاوڵاتیە کە سیارێکی پێ موچەکە و داهاتی ماگانەی ئەو چەنەکە لە $1 بنزین دۆلارێکە بۆ نمونە ئایا لە ناو خۆیان مەسەرەن کیلۆیە گۆشتیان پێداویستێکی تری خۆراکییان هەر پێداویستێکی تر نرخەکەی ئەوەندەیە یعنی ئەبێ لەگەڵ گۆڕانکاری لە نرخەکانە یعنی چاویش بە موچای بخشێنرێتەوە. سپاس دەکەم. کاک حاکم سەبارەت بەوانەی کە زەرمەند بوون چێوەی کە پاشەکەوتە ئەندامێکی دیژنی دارایی میوانی ئێمە بوو وتی لە پاشەکەوت و بە لێبڕینەوە 21 تریلیۆن دینار حکومەت قەرزداری موچەخۆرانە وە چێوەش کە پلە بەرزکردنەوە وەستاوە ئەگەر کەسێک سکاڵا تۆمارکە توانێت هیچ شتێک پای یاخود لەکوێ مە دەکرێت؟ بەڵێ وەڵا کا حەکیم ئەسڵەن محکەمەی ئیداری ئەوە ئیشەکەیەتی محکەمەی ئیداری بە پێی ئەو قانونەی کە پیادەی دەکە و کە پێی دامەزراوە ئیشی محکەمەی ئیداری وەزیفەی محکەمەی ئیداری ئەوەیە ئەو کێشانە حەلکا کە یەکێ لە تەرەفەکانی سوڵتەی عامەیە یعنی حکومەتە یان دەوڵەتە یەکێ لە تەرەفەکانی حکومەتە تەرەفەکەی دیکەش هاوڵاتیە کە هەر هاوڵاتیەک کە کێشەیەکی ئیداری هەبێ شەکوایەکی ئیداری هەبێ و پێی وابێ کە غەدری لێکراوە لە هەر بوارێک لە بوارەکاندا بێن حتا بە تەعەسوف نەقل کراوە لە دایرەیەکە و دایرەیەکی دیکە لە وەزارەتێکەوە بە وەزارەتێکی دیکە نەقل دەکرێ یان ڕاتبەکەی نادرێتەیە و تاخیر دەبێ یان کەمیان داوەتەیە لە ڕاتبەکەی خۆی کە بەپێی قانون دیاری کراوە یان علاوە و تەرفیع مستحقە و بۆی نەکراوە یان هەر حاڵەتێکی دیکە یان مستحقی شوێنێکە شەهادەیەکی هەیە شەهادەکەی بۆ نابەسراوە یەکێک لەو مشکلانە هەر مشکلێک لەو مشکلانە هەر هاوڵاتیەک هەر موظفێک هەیبێ ئەسڵەن ئیشی محکەمەی ئیداری ئەوەیە ئەو هاوڵاتیە بڕوا لە شکار لە حکومەتکە هەندێک جار حکومەتیش پێویستەکە شکال لە هاوڵاتیەک بە پارەی زیاد وەرگرتووە ڕات و مخەساتی زیادی وەرگرتووە شتێک لەو بابەتانێ کردووە ئەوە شوێنی ساختکردنەوەی ئەو مەوزوعانە محکەمەی ئیداریە دەبێت لە محکەمەی ئیداری حەلکرێ ئەمما ئەمن نازانم ئەوە کە بچێتە هاوڵاتی یان هەر مۆزەفێک بچێتە محکەمەی ئیداری لێرە دەتوانرێ قەرار دەرکرێەوە دەتوانرێت کە قەرارەکە دەرکرا جێبەجێکرێ پێم وانە ئەگەر قەراریش دەرچێت جێبەجێکرێت چونکە حکومەت دەبێت بچێتەوە ئاخیرم بچێتەوە لای حکومەت و حکومەتیش ئەو قەرارە جێبەجێ ناکات چونکە بە عوزرانێکە هەیەی هەر بۆیەش حکومەت بەلای پەرلەماندا ناڕۆ بەلای محکەمەی ئیداریدا ناڕۆ بەلای ئەوانەدان ڕۆ چونکە دەزانێت ناحەقا چونکە دەزانێت مخالفی قانونی کردووە بانمونەیەکە دۆژێڕمەوە ئەو کاتی حکومەتی بەغدایە 2016 بۆ 17 بوو لە کاتی قەیران و ئەوە کێشەیەکی دارایی بۆ ئەوانە دروست بوو حکومات لە لای خۆیەوە وەزارەتی مالیە زەریبەی خستە سەر ڕاتبی هێندێک لە موظفین ئەوانەی کە ڕاتبێکی بەرزیان هەبوو دەرەجات خاسەکان زەریبەی خستە سەری لە 105 ڕاتبەکەیانی لێیان بڕی بە ناوی ئەوەی کە ئەوە زەریبەیە پاش ماوەیەکی مەجموعەیەک لەوە خەڵکانە خۆ پێویست ناکە هەموو موظفەکان کە غەدریان لێکراوە علاوە تەرفیعیان بۆ نەکەرەوە هەموویان بڕۆ شکایەت بکەن یان هەموو ئەو موظفانەی کە ڕاتبیان لێبردراوە هەموویان بچ شکایەت کە نا یەک کەس بچێ بەسە یەک کەس کە متەزەڕیرە مەس ئەو قەرارە مەسی پێی هەیە یەک کەس بەسە ئەو کەسەش بۆ خۆی دەتوانێت نەچێت دەتوانێت محامی بگرێت محامیەکەی بچێ ئەوانەیە کە ئەو ڕاتپیان لێبردرابوو لە 105 بەناوی زەریبە لێبردرابوو لە بەغدای ئەو بەغدای خۆمان و ئێستا دەتوانن چەند تاکید بکەن چ شکایەتیان کرد لە محکەمەی ئیداری و ئاخیرەن داوەکەیان بردەوە و لە 105 ڕاوەستان نەک هەر لە 105 بڕینەکەیان ڕاوەساند و ئینەما ئەوەش کە نزیکەی ساڵێک بوو لە 105 لێبردرابوو ئەویشیان وەرگرتەوە ئەوە قانونە و ئەوە ئیشی وەزیفەی محکەمەی ئیداریە و ئەوە ینی ئیشی موسساتی دەوڵەت و موسساتی گشتیە ئەو کارە نەبکە یعنی دەمە لێرە ئەوە بڵێم کاک حەکیم خۆ موظفی داما و ئەوەی کە لە قانونی خدمەی مەدەنیدا بۆی هاتووە حەدی ئەدنای ئەو حقوقانەیە کە بەشەرێک هەر بەشەرێکی دیکە هەر هاوڵاتیەکەیەتی بەشی زۆری خەڵکی دیکە ئەوەی کە بۆ خۆیان توانیویانە قەرار قانون بۆ خۆیان دەرکەن
قانونیان بۆ خۆیان دەرکردووە قانونی دەرەجات خاصە هەیە و قانونی سوڵتەی قەزایی هەیە و قانونی زوباتی شورتە هەیە و قانونی پێشمەرگە هەیە و ئەو هەموو قانونانە هەموو لەوەی جیاکراونەوە هەر کەسە حقوقی خۆی بردووە و حقوقی امتیازاتی باشتر لەو حقوق و امتیازاتانەی کە لە قانونی خدمەی مەدەنی هەیە بۆ خۆیان دیاری کردووە و بۆ خۆیان تەشریع کردووە هەرە طبقە فەقیرە داماوە بەشخراوەکە مستەزعەفەکەیە کە لە قانون ماوەتەوە لە ناو قانونی خدمەی مەدەنی و هەر ئەویشە ئێستا مامۆستایە موازەفێکی بەسیتە ئەوانەیە ڕاتوی ئەوان دەبردرێ و علاوە تەرفیعی ئەوان ڕادەگیرێ کە ئەوە حەدی ئەدنایە هەرە بەسیتەکەیەتی خۆ هەل بە پێی قانونی خدمەی مەدەنی موظف گەلێک حقوقی دیکەشی هەیە بێجگە لە ڕاتب و لە ئەو شتانە حەقی زمانی اجتیماعی هەیە حەقی زمانی صحی هەیە مەسەلەن کابرایەکی کەسێکی موظف لە ئەثنائی وەظیفە لە کاتی وەظیفە یان بسەبەبی وەظیفەکەی تووشی بەڵایەک دەبێت تووشی کارەساتێک دەبێت سارەکەی دام دەکە سارەکەی وەردەگەڕێ لە کاتی دەچێت بۆ دەوام موظفێکی دایرەیەکی کارەبا دەیگرێت دەمرێشتی حاڵەتێکە لەو بابەتانە بەڕێوەیە پۆلیسێکە لە کاتی وەظیفەدا تووشی بەڵایەک دەبێت تووشی برینداریەک دەبێت ئەوانە دەبێت ئەوانە هەموو حەق و حقوقن لەسەر حکومت واجبە تعویزیەم داتەیە کابرا سارەکەی لە کاتی دەوامدا وەردەگەڕێ لە ئەسنایی وەظیفە یان بسەبەبی وەظیفە دەبێت پارەی سارەکەی بداتەوە پۆلیسێکە موظفێکە کارەبایەکە هەر کەسێکی دیکەیە و ئەگەر مرد دەبێت ئەو زەمانەتانەی بداتەیە تعویزی بداتەیە ئەگەر نەمرد و بریندار بووە حتا نەخۆشێکی بەسیط بوو موظف ئەو حقوقانەی هەیە کە بە خۆڕایی معالەجە بکرێت لە خەسەخانەکانی حکومت واگەر پێویستی بە خارج بوو حکومت تەحملی نەفەقاتی معالەجەکردنی بنێرێ بکا لە خارج باشە کاک حاکم ئێستا کە بەڕێز دەرەگە دادگای داری لە کوردستان ئەو کارە بکات ئەگەر حکومت کاری پێنەکە ئەی پەرلەمان حساب بۆ پەرلەمان و ئەی هیچ پەیوەندێکیشی بە ئەنجومەنی دادوەری هەیە ئەو پرسە ڕاگررتنی پلە بەرزکردنەوە مەبەسم ئەو پرسە ئەوەندە علاقەی لە ئەنجومەنی دادوەری هەیە ئەسڵ محکەمەی داری محکەمەیە کە سەر بە مەجلیسی قەزا نییە سەر بە ئەنجومەنی دادوەری نییە سەر بە وەزارەتی عەدلە کە بەشێکە لە حکومەت و هەر ئەوەندە علاقەی لە محکەمەی هەیە محکەمە قەراری خۆی دەرکە باشە ئەگەر زەختی لەسەر نەبێ و ڕەفزی نەکا بە بۆنەوەی بڵێ اختصاسی من یانە ئەو بابەتانە دەبێت قەرارەکەی دەرکە کە قەراری دەرکرد تەنفیزکردنی عایدی محکەمەی نیەوە کاتە لە دەست محکەمەی دەردەچێت ئەو کاتە دەبێت حکومت جێبەجێکە کە جێبەجێ ناکە ئەو جا پەرلەمان ئیشێتی من باسی قانون دەکەم باسی پەرلەمانی کوردستان ناکەم کە چەند داماوە دەست و پێ بەسراوە باسی قانون دەکەم دەبێت پەرلەمان سوڵتەی تەشریعی لە هەموو دنیادا دوو وەزیفەی هەیە وەزیفەیەکی تەشریعە وەزیفەیەکی ڕقابەیە دەبێت ئەو وەزیفە ڕقابەی خۆی پیادەکە پەرلەمان بەوەی کە ڕقابەی حکومت کە محاسبەی حکومت کە حتا دەگاتە ئەوەی ئیستیقالەی حکومت کە حکومت هەڵوەشێنێتەوە ئەگەر ئەرکەکانی خۆی جێبەجێ نەکرد کە تەنفیزی قانونی نەکرد کە مخالفەی قانونی کرد کە مخالفەی ئەوامری قەزای کرد ئەو کاتە هیچ مشکلەیەک لەسەر ئەو ئەرزەی هیچ مشکلەیەک لە ئەمری واقعدانێن لەسەر ئەرزی واقعدا هیچ مشکلەیەک نییە کە قانون حلێکی بۆدانە نابێت قانون حلێکی بۆدانە نابێت حلی بۆ هەموو ئەوانە دانراوە بەڵام ئەو وڵاتێمە وڵاتێکی موسساتی نییە بۆیە هەر موسسەیەک موسسە ئەو دام و دەستگایان ئەسڵ موسسانین ئەو دام و دەستگایانە کاری خۆیان ناکەن و پێیان ناکرێت دیارە هەر کەسە عوزر و باشە بە کورتی کاک حاکم هەر پەرلەمان داماوە یاخود دەسەڵاتی دادوەری و دادگا ئەوانش داماوە بە کورتی بە سوپاس دەکەم دێم وڵات وڵا هەمومان داماوین لە وڵاتێمە هەمومان بە پەرلەمانەوە بە سوڵتەی قەزائیەوە بە سوڵتەی تەشریعیەوە کە من پێم وایە هیچیان سوڵتە نین هەموو دام و دەستگاین هەمومان دام و دەستگاین نەک سوڵتە ئەوەیە ئیشی بڕوا قسەی بڕوا دەسەڵاتی هەبێ بۆ ئێمە هەمومان دام و دەستگاین ئیدی ئەوەی کە حکومڕانی دەکا لە وڵاتەیمە حیزبە و حیزب لە ڕێگای کاراکتەرە سەرچیەکانی خۆیەوە هەموو ئەوانە هەڵدەسوڕێنێ هەموو ئەوانە کەنجی پێخۆش بێ دەورێکیان دەداتەیە هامشێک لە دەوریان دەداتەوە کەنجە پێخۆش بێ ئەو هامشەش لەو دەورەی لەو دام و دەستگانە دەگرێتەوە کەواتە هەمومان داماوین لە وڵاتەیمە
وەختی قانون بەرقەرار نەبوو، وەختی قانون لەسەر و هەمووانەوە نەبوو، وەختێ گەورەترین دەسەڵات دەڵێم گەورەترین دەسەڵات لە وڵات لە هەر وڵاتێکیدا خاڵزع نەبوو بۆ قانون نەیتوانی محاسبە بکە، ئەوە قانون زەعیف دەبێت لەو کاتەیدا، چونکە کە نەتوانی ئەوەی هەرە زەرێ و هەرە سەرێ و دەسەڵاتی هەیە محاسبەیەکەی ئەو خوارێ فەقیرەکەش هەر ناتوانین دەسەڵات هەر بە خۆت وجدان هەڵ ناگرێ دەسەڵاتدارێکت نییە، من ڕئیسێکت نییە، مەسئولێکت نییە و بچی بە کابرایکی فەقیرەوە بنیشی وەرەکە کە تۆ فلانشتە دزیوە کۆترت دزیوە چویە و ماڵی بەرمیلێک نەوتت دزیوە یان بڵێ غازت دزیوە قانون وا ڕێ ناخرێ و ئاوا دەسەڵاتی قەزا و دەسەڵاتی دادوەری سەروەر ناکرێ بەو حاڵی. سوپاس دەکەم بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێک و دەینەوەلاتان لەگەڵمان بمێنەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. لەگەڵ پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕە هەموو پێداویستیەکانت لە یەک پاکێجدا بەردەستن کاتژمێری زیاتر و گەگەبایتی زۆرتر. پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕە هەفتانە و مانگانان و پڕن لە گەگەبایتی ئینتەرنێت و کاتژمێری پەیوەندیکردن بۆ سەرجەم تۆڕەکان. پاکێجەکان بۆ هەموو هێلەکانی پریپەید بەردەستن. بۆ بەشداربوون پەیوەندی بکە بە ئەستێرە 238 پەنجەرە. کۆمپانیای ئاکۆکەریم بۆ ماڵێکی ئارام ژیانێکی جوانتر. کۆمپانیای ئاکۆکەریم ئەزمموی چەندین ساڵ لە دابینکردنی ئەلەمنیۆمی ئازل و سیستم و دەبڵ شوشەی سکۆریت و لوئی دژەخۆر. جوانترین مەحاجەرەی مۆدێرن و کلاستی، هەمیشە نوێگەری، دیزاینی ناوازە و دەگمەن. ئەزمونێکی زۆر و کارامەیی تەواو لە جێبەجێکردندا. دەرگا و پەنجەرەکانمان بێهاوتایە لە کوالتی و مانەوەدا. جوانیەکی شایستە بە بیناکەت دەبەخشین. لەگەڵ ئێمە دڵنیایت کە هەڵبژاردنەکەت دروستە. تۆش ماڵێکی ئارام و ژیانێکی جوانتر هەڵبژێرە. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر، تەندروستی باشتر. کارگەی ئاوی سلێمانی. دڵنیا بڵنینیە ئەو جبسەی وێنەی نییە، هەرتامێکی بخۆشە بۆ من بۆ ئەو بۆ تۆشە. ئادەی پێ بڵێن چییە؟ دینیە هەندی نییە. جبسی نینی تامێکی لە یاد نەکراوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز کاک بێستون نەبوون یاسای بودجە هیچ پەیوەندێکیە بە مەسەلەی موچە ڕاگررتنی پلە بەرزکردنەوە ڕاگررتنی دامەزرانن کە لە 2013ەوە لە هەرێمی کوردستان یاسای بودجە نیە؟ طبعاً کاک حەکیم یەکێک لە کۆڵەکە ئەساسیەکانی هەموو نظامێکی ئیداری مەسەلەی بودجەیە و یەکێک لە ئیش و وەزیفە ڕئیسیەکانی پەرلەمانیش لە پاڵ تەشریع و ڕقابەیە مەسەلەی بودجێ. تەشریعکردنی بودجێ یەکێکە لە کۆڵەکە ئەساسیەکانی ئیشی پەرلەمان کە بە فەقەرەیەکی زۆر گەورە لە نظامی داخلی پەرلەمانی کوردستان و پەرلەماناتی دنیاشە طبعاً هەیە. هەر چوارچێوەیەکی ئیداری یعنی تەنانەت بۆ عایلەیەک بۆ خێزانێک بۆ ئەم موئەسسەیە یعنی خەرجیەکان و داهاتەکانی دیار نەبێ بەڕوونی لە ڕاستیە بە هیچ جۆرێک هیچ کەسێک ناتوانێت اعتراف بە شەفافێتی ئەو موئەسسەیە ئەو شوێنە ئەو ماڵە بکە. حکوومەتی هەرێمی کوردستان تقریبی 8 بۆ 9 ساڵە بەبێ قانونی بودجە بەڕێوە ئەبرێ کە ئەمە یەکێکە لە کارەساتە زۆر گەورەکانی بەڕێوەبردننی وڵات و یەکێک لە پایە زۆر ئەساسیەکانی بەڕێوەبردن و ئیدارەدان لەم وڵاتەیە لەقە دیقەت بدەتەوە ڕۆژانە لە هەواڵەکان و لە بەیاننامەکان و لە نووسراوە فەرمیەکانی سەرۆکایەتی دیوانی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان ئەڵێ لەسەر بڕیاری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەنە پارەمان بۆ فڵان شوێن سەرف کرد. لەسەر ڕاستپاردە و ڕەزامەندی بەڕێ سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەنە پارە بۆ پرۆژەی فڵان شوێن سەرف کرا. هەموو ئەوانەی کردو بە دەستکەوت یان بە بڕیار یان گەڕاندوێتەوە بۆ
قەراری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و هەر هەمووی بەستۆتەوە بە دەسەڵاتی ئەوە لە کاتێکە ئەمە کوفرێکی زۆر گەورەی ئیداری و سیاسی و بەڕێوەبردنیشە هەموو ئەمانە ئەو پرۆژانی کە ئێستا ئەبێت چاوەڕێ بکەی سەرۆکی حکوومەت بە قەرارێک و ئیمزایەک فەرمانێک دەرکە پارێکی بۆ خرجکە ئەبێ ساڵانە بە پێی پلانی وەزارەتە جیاوازەکان کە دواتر وەزارەتی پلاندانان و وەزارەتی مالیە ئەینێرنە ئەنجومەنی وەزیران و دێتە پەرلەمان هەموو ئەو پرۆژانە جێ ئەکرێنەوە و ساڵانە لە پەرلەمانەوە طبعاً بەرمەبنای ئەو خرجیانە ئەو داهاتانی کە حکوومەت دەسیەکەوێ ئەمانە پارەیان بۆ تەخسیسەکرێ دا ئەنرێن هەندێک لەو پرۆژانە ڕەنگە ساڵ و زیاتر و دواتریشی پێویست بێ لە قانونی میزانی ساڵانی دواترا پێوترێ پرۆژەی درێژخایەن طبعاً میزانی تری بۆ سەرفەکرێ ئەمە یەکێکە لەو خەلە گەورانەی کە لە ڕاستیە هەم ناشەفافێتێکی زۆر زیاتری ئیزافەی ئەو ناشەفافێتانی نظامی حکومڕانی لە هەرێما کردووە هەم مەوزوعی پرسیارەکەی جەنابی شت مەوزوعی دامەزراندن و پەلەبەرزکردنەوە دیسان ئەمەش لە قانونی میزانیە دیقەتی عراق بدە دیقەتی وڵاتەکانی تر دەبا عراق بە نمونە وەرگرین ساڵانە لە قانونی میزانیە ئەڵێ ئەوەنە دامەزراندن جێگاکرێتەوە ئەوەنە پارە بۆ پەلەبەرزکردنەوە جێگاکرێتەوە یعنی ئەمە ناکاتە ئەوەی مادام قانونی بودجەمان نییە پلەبەرزکردنەوە و دامەزراندن ئەبێ ڕابگیرێ نەخێر ئەمە دەلالەت لەوە نییە بەڵام ئەگەر ئەمە هەبێ بێگومان بەرمەبنای ئەو بودجەی کە لە بەردەم سوڵتەی تەشریعیە بێەوەی کا بە قانونی بودجە ساڵانە بە جەدوەلێک مەسەلەی پلەبەرزکردنەوە و مەسەلەی دامەزراندن و مەسەلەی ئەو پرۆژانەش جێ ئەکرێتەوە و چوارچێوەیەکی قانونی پێ ئەدرێ ڕەنگە باشتر لەوە ئێستا هەبێت بەڵام بە جدیەکێک لە مشکلەکانی حکومڕانی لە کوردستانە کە 6 ساڵ زیاتریشە تقریبن ئەڕوا و ینی هەروە تێش پەڕیوە و تقریبن بۆ بە حاڵەتێکی ئاسایی حکوومەت هەرێمی کوردستان بێ قانونی بودجێ عیبێکی زۆر گەورەیە بۆ پەرلەمان عیبێکی زۆر گەورەیە بۆ حکوومەت عیبێکی زۆر گەورەیە بۆ حکوومەت حزبەکانی بەشداری لە حکوومەتیش کاکە نابێ هەمویان دانیشتون بەیەکەوە چ پەرلەمان خۆی چاوەڕێتی مەسەلەن حکوومەت میزانیەکی بۆ تەخسیسکا ساڵانە سوڵتەی قەزائیش بۆ خۆی چاوەڕێ حکوومەت میزانی بۆ تەخسیسکا لە کاتێکە ئەمانە ئەبێ لە قانونی بودجەیە ساڵانە جێ بکرێتەوە و دەسەڵاتی سەرۆکی حکوومەت نییە ئەسڵەن چۆن میزانەیەک مەسەلەن بخاتە سەر ڕقم حسابیەکەی و سەبەڵی قەزایی یان بخاتە سەر ڕقم حسابی مەسەلەن پەرلەمان ئەمە ئەبێ ساڵانە جیا بکرێتەوە بەپێی قانونی بودجە دابنرێ و هەموو پرۆژەکان هەموو هینەکان لە چوارچێوەی ئەوە یادە ینی بە کورتی چەند پارە دێتە دەست ئەم نظامە چەندی پارەی دێتە دەست ساڵانەوە چۆن خەرجی ئەکا ئەمانە هیچ دیار نییە لە ڕاست خەڵک ئەگەر پلەبەرزکردنەوە نیە ئەو یاسای بودجە نیە وەستانی پرۆژەکان هەیە کێشەی بەتەوەتی دەرمان لە سنووری سلێمانیە دانەمەزراندن هەیە ئەزانی ئەمانە من بۆ خۆم پێم وایە ئێستا طبعا هەمووانە زانین حکوومەت خۆشی دانی پیانە ساڵانی پێشووتر حکوومەت یوت من داهاتم کەمە پارەم نییە ئێمە ئەمانە نەخێر هەتە ئێستا حکوومەت خۆشی ئەڵێ هەمە مەسەلەن تۆ لەم 1-2 هەفتەی ڕابردوو ساڵیادی 3 ساڵی دەست بەکاربوونی کابینەکە بوو هەموو وەزیرەکان تقریبن قسەیان کرد ینی هەموو باسەکەن داهاتی ناوخۆیان ئەوەندە زیادی کردووە داهاتی نەوتمان ئەوەندە زیادی کردووە قەرزمان داوەتەوە ئێ باشە ئەم هەموو پارەیە هەیە بەڵام بەڕاستی خەرجکردنەکەی دیسان تەخشان و پەخشانە و ئەکەوێتە سەر سیراعاتی سیاسی ئەکەوێتە سەر تەنانەت میزاجی شخصی سەرۆکی حکوومەتیش ڕەنگە تەئسیری هەبێ بەڵام ئەگەر قانونی بودجە هەبێ ئەمانە هیچی ڕۆڵ نابینێ قانونی بودجە بەپێی ئەو پلانەی کە وەزارەتی پلاندانان ئەینێرێتە وەزارەتی مالیە و دواتریش تەمان هەموو وەزارەتەکان ئەنێرنەوە وەزارەتی پلاندانان لەوێەوە بەپێی نسبەتی سەکەنیان هەر بینێکی تر کە وەزارەتی پلاندانان دایانێ پرۆژەکان مەسلەی دەرمان مەسلەی پەروەردە مەسلەی ڕێگاوبان مەسلەی ئاودانکردنەوە هەموو ئەمانە بەپێی ئەو داهاتەی کە وەزارەتی مالیە دایناوە دابەش ئەکرێ بەسەر سێکتەرەکان ئایتر ئەمە نامێنێ وەڵا پارەی دەرمان بۆ فڵان شوێن نەما و چاوەڕێین بزانین سەرۆکی حکوومەت دووتف ئەنوێنێ یان ڕێگەی کەلارە یان ڕێگەی ڕانیە بزانین سەرۆکی حکوومەت پاری بۆ خەرجەکە ئێ لە ڕاستی ئەمانە ئێستا هیچی نییە و هەموو ئەو داهاتەی کە دێ هەیە ڕاستەوخۆ ڕەبتی بە سەرۆکی حکوومەتەوەیە خۆی چۆن قەرار بدا مەسەلەن چۆنی سەرف بکە ئاوا سەرفێکە باش بەس داهاتە ناوخۆیەکەش یەکێتی و پارتی بەدڵی خۆیان قەرار لێ طبعا ئەوانیش بابەتێکی ترە ئەوە داهاتە ناوخۆیەکە هیچ بەڵام داهاتە مەرکەزێکە کە لەسەرەوە هەیە یەخۆ داهاتە ناوخۆیەکەش هەندێکی لە سلێمانی ئەگەڕێتەوە بۆ موچە دیسان دەسەڵاتی سەرفکردن خۆ هەر لە ئەنجومەنی وەزیرانە لای سەرۆکی حکوومەتە بۆیە تەئکید دەکەمەوە کاک حەکیم یەکێک لە لاریەکانی کۆڵەکەی حکومڕانی لە کوردستانە ئەم 6 ساڵە بوو مانایە نییە کە ساڵانی پێشووتری ژەندێک کابینێکی لارە و کابینە
کۆڵەوارەکەی مەبەسم لاری بە ماناهینەکە لاری مەبەسم لا سنگەکەیەتی کەوتۆتە خوارەوە قاچێکی تەمانی قاچێکی نییە ئەمە بۆ مانایە نییە چەند ساڵێک پێش ئەوە حکوومەت هێرێمی کوردستان قانونی بودجەی هەبوو کە ئیتر هیچ کەم و کورتێک لە وڵاتیان نەبوو بەڵام نە ئەبێ ئەتراف بۆ بکەین کە ئەو ساڵانی قانونی بودجە هەبووە مەسەلەی سەرفکردن و تەخسیساتی میزانی ساڵانە بۆ پرۆژەکان بۆ دامەزراندن باشتر بووە ڕێکخراوتر بووە لەوەی ئێستا لە ڕاستی ئەوەی ئێستا زۆر کارەساتە هەمووی چۆتەوە ئەنجومەنی وەزیران و سەرۆکی حکوومەتی خۆی مەسەلەن چۆن قەرار لەبینێک بدە ئەمە خراپە. سوپاس دەکەم کاک حاکم ئەوەی کە بەڕێزت باس کرد ئێستا لە کوردستانە یاساکە هەرتەنا بەسەر هەژارەکەدا جێبەجێکرێت و دەنیشێتەوە بڵین و لە مەسلەی بازوەرگرتنی شەبوو نیگەرانی هەبوو بە تایبەتی لە سنووری سلێمانی پێشتر قەرارێک هەبوو جگەلەوەی کە بەڕێز باسیەوەت کرد پلە بەرزکردنەوە کە ڕاگیراوە نایاسایە بەڵام بازیش کە بڵین پارەی خۆڵ و خواشاک ڕسومات کە لایەن کۆمپانیەکان وەردەگیرێ وتیان نایاسایە بەڵام ئێستش سەر ڕایدادگا هەڵی وەشاندوتەوە هەر کاری پێ دەکەن یاساکە بەس بۆ خەڵکاژارەکە جێبەجێ دەکرێت؟ وەڵا ئەوە خۆی یەکێکی دیکەی لە کارەساتەکان ئێمە نازانین باسی کام کارەسات بکەین کام مەئسات بکەین لە وڵاتێمە من باسی مەئسات و کارەساتی قانونی دەکەم نەکەش لایەنێکی دیکە یەکێکی دیکە لەو سەرسوڕهێنەرانە و عەجایبانەی کە لە وڵاتی ئێمەدا دەکرێت سەپاندنی باج و ڕسوماتە بەسەر هاوڵاتیاندا لە خارجی نیتاقی قانون مادەی 28 لە دەستوری عێراقی باسی ئەوەی دەکات دەڵێ بە هیچ شێوەیەک نابێ زەریبە و ڕسومات سەپێندرێ بەسەر کەسدا یان کەم بکرێتەوە یان زیاد بکرێ ئللا بە تەشریع نەبێ ئللا بە قانون نەبێ ئەوجا ئەو هەموو بەشێکی هەرە زۆری ئەو ڕسومات و زەریبانەی کە لە وڵاتی ئێمەدا دەکرێت لە خۆڵ و خاشاکەوە بگرێ لە قەتعی دوکان و ئەو شتانەوە بگرێ نازان وەکو باز دەکەن 80 جۆرە ڕسومات و باز لە وڵاتی مەدا وەردەگیرێ کە بەشی هەرە زۆریان هێندێکیان قانونین ئەوەی قانونی تەسجیل عەقاری و زەریبەی دەخل و زەریبەی عەقار و ئەو شتانە قانونیان بە پێی قانونن ئەوانە بەڵام شتی زیادە حکومەت دەستی پێکردووە بەبێ پەرلەمان بەبێ تەشریع بەناو کەوتووە ئەبانمونەیەکت بۆ بێنمەوە ئێستا لە هەولێرە نازانم لە دهۆک و لە سلێمانی شوایە دەچێ مەطعام هەر مەطعمێکی ئەتیاری دەچی نانی دەخۆی ئەگەر ئەو خواردنەی کە تۆ دەیخۆی مەسەلەن بای 25,000 بێ کەسێک بچێ یان چەند کەسێک بچن بای 25,000 بێ لە خوارێ نووسراوە لە سەدادا زەریبە بۆ حکومەتە لە سەدادا بەمانای کە بای 25,000 نانت خواردووە 2,500 دەبێ بدەیت ئیزافەتەن بۆ ئەوەی کە نانت خواردە 2,500 بدەیت ئەوە زەریبەی حکومەتە بێجگە لەوەی کە کابرای ساحب مەطعەم بۆ خۆی پارەی زەریبەی دەدا بۆ خۆی ڕسومات دەدا چ دەدا ئەتۆ چوی نانت خواردووە برادەرەکانی خۆت داوت کردووە خەڵکت داوت کردو عایلەکەت چوی نانت خواردووە دەبێت زەریبەی بدەیت بە حکومەت لە سەدادا ئەوە هەر فەزیحەتە بە هیچ شێوەیەک لە هیچ لە قانوندا نییە بە هیچ شێوەیەک بە خارجی نیتاقی قانونە مخالفەیەکی سەریح و واضحی دەستور و قانونە بەشی هەرە زۆری ئەو ڕسومات و زەریبانی کە لە وڵاتی ئێمەدا سەپێنراون بە قەرارێکی ئیداری و زۆر جار حکومەتی ژاگای لێ نییە کراون حکومەت کردوویەتی کە بە کولەن مخالفەیەکی سەریح و واضحی قانون مخالفەیەکی سەریح و واضحی دەستورن و ئەگەر پەرلەمانیمە پەرلەمانێکی کارا و گورج و گۆڵ باە هەر نەبە ئەو ڕسوماتانەی وەستان باە ئێستا کە ناتوانانی حکومەت ناچارکەی کە ڕاتبی مۆزەفیمدا خۆ دەتوانی حکومەت ناچارکەی ئەگەر بەڕاستی کارابی دەتوانی حکومەت ناچار بکەی کە ئەو زەریبە مخالیفانەی قانون و دەستور بیوەستێنێ کەچی لە وڵاتی مە هەر بەردەوام بە و بەرە زەریبە دێتە سەری بەرە ڕسوماتی زیاتر دێتە سەرێ کە ئەوانە فەزیحەتن هەر بۆ فەقیری نییە تاوان زەریبە و ڕسومات و ئەوانە بۆ هەمووانە نازانم ینی حکومات هێندێک جار سەلاحیەتی ئەوەی هەیە هێندێک شەریکات
عفو بکات لە ڕسومات و لە زەریبە یان لەوەی کە لە خارجەوە دەیهێنێ ڕەنگە ئەوەش بکرێ بەڵام بەڕاستی من ئاگام لێ نییە ئەمما ئەوە ئەگەر بشکرێ سەلاحیاتی خۆیەتی مخالفەی قانون نییە بەڵام ئەوەی کە دەسەپێنرێ مخالفەی قانونە بەشی هەرە زۆرەکەی مخالفەی قانون باشە بەس بە حکومی کە دادوەری وەکو دادوەرێک ینی گریان دێ بۆ حاڵ یاسا کە بۆ نمونە لە داهاتینە و تەنە شەفافێتی لێ پرسیینەوەیەک نییە چەند ساڵە وەزیرێک کاربەرستێک سزانە دراوە لەسەر گەندەڵێکی گەورە داهاتی خاڵە سنووریەکانە ناوخۆیە ینی لێپرسینەوە نییە وڵا هەمومان پێویستمان بەزەیمان بە یەکتریدا بێتەوە هەمومان ئەو ناقانونیانە ئەو ئیشە مخالفانەی کە دەکرێت هەمومان متەزەررین تێیدا هەمومان متەزەررین مەسەرەن هەمومان لە بڕینی ڕاتبەکەماندا متەزەررین هەمومان لە فەرزکردنی ڕسومات و زەریبەی مخالفەی قانوندا هەمومان متەزەررین هەمومان عازیەتمان پێدەگا لە نەبوونی تەرفیح و عەلاوە و ئەو شتانەدا هەمومان متەزەررین هەمومان بەزەیمان بە خۆماندا دێتەوە کە وەختی قانونی خدمەی بەدەنی دەخوێنیەوە کە وەکو عەرزم کردی ینی حەدی ئەدنای حەق و حقوقی موظفی تێدایە کە چی لەوێ مەسەلەن لەو قانونەیدا حیمای ئەوەی دەکات دەڵێ نابێ بە هیچ شێوەیەک نابێ ڕاتبی موظفی حیجزکرێ ئیلا لەو شوێنانەدا نەبێ کە قانونی تەنفیز و قانون هێندێک لە قانون ڕێگای پێدراوە مەسەلەن خومسی ڕاتبەکەی ئەگەر بۆ نەفەقەی بێ نەفەقەی منداڵەکەی بێ نەفەقەی خێزانەکەی بێ ئەگەر بۆ قەرز بێ قەرزی ئەوەی کە حقوقی ئیمتیازیان هەیە قەرزی حکومەت بێ یان حاڵەتێکی لەو بابەتانە بێ نەسی قانون لە هەر هەموو حاڵەتێکدا حیجزکردنی ڕاتبی موظف قطعا ممنوعە إلا لەو حاڵەتانە دەنوێت کە قانون على سبيل الحصر باسی کردووە على سبيل الحصر باسی کردووە غێری ئەو حاڵەتانە بە هیچ شێوەیەک جائز نییە و مەسموح نییە ڕاتبی موظفی حیجز کرێ تاخیر کرێ قەطع کرێ یان هەر شتێکی دیکەی لێ بکرێ باشە سوپاس دەکەم کە حاکم کەک بێسون کاتمان کەمەوە بە سەبارەت بووی کە بەڕێزووتە گریاسەیە بوجە هەبێ دەکرێت پلە بەرزکردنەوە دەست پێ بکاتەوە هەلی دامەزراندن نابێ ئەوە شەبێ ئێستا خەڵکێکی زۆر دەرسویزان کۆ پەیمانەکانەیە بێکارە تا خاوەن پێداویستی تایبەت ئەمڕۆ من بابەتی ئەندامێکی لیژنەی دارایی مامۆستا عومەر گوڵفمی خوێندەوە دەڵێ لە 2012ەوە خاوەن پێداویستی تایبەت کەم ئەندامەکان 30,000 کەس تۆمار کراوە تا ئێستا ئامادەنین تەنانەت موچەیەکی 150,000 دیناریان بۆ ببڕنەوە ئەمە لە کاتێکا وایە کە قانونی بودجەش قانونە وەکو هەموو قانونانەی ترکە ئێستا لە کوردستانە پێشێ لەکرێن ئەمە لە کاتێکا وایە کە قانونی بودجەش تەنفیز بکرێ خۆ مەسەلەی دامەزراندن و مەسەلەی پلەبەرزکردنەوە و مەسەلەی ئەوەی کە جەنابەت باست کرد خۆ بەبێ قانونی بودجەش حکوومەت خۆی توانێ بیکایە مەسەلەن مەسەلەی پلەبەرزکردنەوە ڕەنگە پێویستی بە قانونی بودجەش هەر نەبێت چونکە قانونی خدمەی وەزیفی یان قانونەکانی تری تایبەت بە سرکەکانی سەربازی و ئەوانە ڕێوشێنەکانی چۆنێتی پلەبەرزکردنەوەی فەرمانبەران و سرکە سەربازیەکانیان دیاری کردووە ینی بۆیە قانونی بودجە ئەگەر هەبێ من ناڵێم وڵاتەکە کاتە شامی شەریف و ئیتر هەموو ئەوانە معالەجاکە بەڵام ئەگەر قانونی بودجە هەبێ لە ڕاستیە چوارچێوەیەکی باشتر و یاساییتر بۆ ئەوانە دائەنێ و حکوومەتیش ڕەنگە بۆ خۆشی بەرچاوی ڕوون بێ ئەزانێت چەندی پارە هەیە ئەو پارەی هەیەی چەندی بەش دامەزراندن ئەکات چەندی بەش پرۆژەکانەکە چەندی بەش موچەژەکایانی بەڵێ سوپاسان دەکەم زۆر سوپاس بۆ ڕێزان دەستوفاق پەرلەمانتاری پێشووی کوردستان هەروە حاکم عەباس سەمزە ماستەر لە یاسای تایبەت سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ